سلااوان لەبێ دیارە کاتژمێر 6:30 خولەکی بەیانی ئەمڕۆ لە سەنتەری قەزای ناوەندی سۆران دوو هاوژین لەلایەن هاوسەرەکەیانەوە بە زۆری چەکی تاپڕ بەپێ ئەو زانیاریانەی دەستزاری کرمانجی کەوتون کوژراون. دوای زیاتر لە 4 کاتژمێر ئێستا تەرمەکانی ئەو دوو ئافرەتە کە لە گەڕەکی قەزای سۆرانە دوو ژنن ئەمڕۆ دیارە دەگوترێت کێشەیان لە نێوان دروست بووە. ئێستا تەرمەکانیان دەگوازێتەوە بۆ پزیشکی دادی سۆرە. وەک ئاماژەم پێکرد لێرە هێزە ئەمنیەکان لێرەن لەم شوێنە بۆ ئەوەی کە لێکۆڵینەوەی زیاتر لە ڕووداوەکە بکەن و بە پێی زانیاریەکان بکوژ خۆی ڕادستی هێزە ئەمنیەکان کردووە. درست ئەو شوێنە ئەو ماڵەیە کە ڕووداوەکەی لێ ڕوودا و دوو هاوڵاتی دوو هاوسەر گیانیان لە دەستداوە کوژراون بە زۆری چەکی تاپڕ. هێزێکی زۆری ئەمنی خەڵکێکی زۆر لێرە لەم شوێنە کۆبوتەوە و درست ئەو شوێنەیە کە ئێستا دەبینرێت لەسەر شاشەی زاری کرمانجی و هەردوو خانوەکەش جیان کە کەسەکە دوو هاوژینی هەبووە لێرە هەر یەکیان بەجیا لە خانووی خۆیان بوون. کەمێک پێش زیاتر لە 5 کاتژمێر کەمتر لە 5 کاتژمێر دەبێ تەرمەکان لەوێ مابوونەوە. ئێستا تەرمەکان ڕوانەی پزیشکی دادی سۆران ئەکرێن وە گوتم هاوڵاتیەکی زۆر لێرەیە بۆ ئەوەی کە ببین لە نزیکەوە هێزە ئەمنیەکان چی دەکەن ڕووداوەکە چۆن بووە و لێرە هێزەکانی پۆلیس تەرمەکانیان با ئامبولانسی نەخۆشخانەی ئاشتی گواستەوە بۆ پزیشکی دادی سۆران. ڕووداوەکە کاتژمێر 6:30 خولەکی سەر لە بەیانی بووە. دەمێ ئاماژە بۆ بکەم کە پێشتر بەڕێبەرایەتی تونند و تیژی دژی ئافرەتان و خێزانی سۆران باسی لەوە کرد بوو کە ئەو کەسە بڵێم سکالای لەسەر هەبووە و پێشتر هەڕەشەی ئەوەی کردووە هەر هێزێکی ئەمنی بێتە ناوچەکە ئەوە تەنها دەنگۆن کە خەڵک لێرە باسی کردووە. هەر هێزێکی ئەمنی بێتە ناوچەکە بێتە شوێنی بڵێم نزیک ماڵی ئەوان ئەوە ڕوبەڕووی دەبێتەوە. کاتژمێر 6:30 خولەک ڕووداوەکە ڕووی داوە. ئێستا تەرمەکان بۆ پزیشکی دادی سۆران گواسترانەوە. ڕووداوەکە دروست دەگوترێت کاتژمێر 6:30 بووە. کەسەکە دوو هاوسەری هەبوو و بە زۆری چەکی تاپڕ بەپێی ئەو لێکۆڵینەوانە و زانیاریانەی دەستزاری کرمانجی کەوتون بە زۆری چەکی تاپڕ کوژراون. پێشتر توێژەرانی کۆمەڵایەتی دەروون ناسان پارێزەران باسییان لە گرفتە کۆمەڵایەتیەکان کردبوو لە ئیدارەی سەربەخۆی سۆران. ئاماژەیان بەوە کرد کە گرفتە کۆمەڵایەتیەکان لە ئیدارەی سەربەخۆی سۆرانیش بڵێم ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندانە هەر بۆیە باسییان لە مەترسیەکان کردووە. چەندین جار لە زاری کرمانجی ئەو مەترسیانیان خستۆتە ڕۆ. درست ئێرە بەرامبەر ماڵی ئەو دوو هاوژینەیە کە لەلایەن هاوسەرەکەیەوە کاتژمێر 6:30 خولەکی بەرەبەیانی ئەمڕۆ لە گەڕەکیەکانی سەنتەری قەزای ناوەندی سۆران وەکە ئەم گەڕەکە دەکەوێتە سنووری ناحیەی دیانە لێرە کوژراون. هێزە ئەمنیەکان ئێرە وردە وردە چۆڵ دەکەن ئەم دوو ماڵەی کە لە شاشەی زاری کرمانجی دیارن. کاتژمێر 6:30 خولەک دوو هاوژینی کە هەردووچیان بڵێم دراوسەی یەک بوونە. کەسەکە بەپێی کەمێک پێش ئێستا قسەم لەگەر هەندێک لە هاوڵاتیان کرد باسییان لەوە کرد کە دەگوترێت بینراوە یەکەم جار لە خانووی یەکەم دەستی پێکردووە دواتر چۆتە خانی دووەم هەردوو هاوژینەکەی کوشتووە و بەپێی گوتەی ئەو دراوسیانە کەسەکە بڵێم هەردوو هاوژینەکە منداڵیان هەبووە. بەڵێ ڕووداوەکە بەم جۆرە بۆ کاتژمێر 6:30 خولەکی بەیانی لێرە دوو هاوژین لەلایەن هاوسەرەکەی بە زۆری چەکی تاپڕ کوژراون کە ئەم ئەو دوو خانووی لە پشتە منەوە دیارن. ئێرە دروستماری ئەو کەسە بووە کە هەردوو هاوژینەکەی خۆی کاتژمێر 6:30 خولەک بە زۆری چەکی تاپڕ لێرە کوشتی. هێزە ئەمنیەکان گەشتونەتە شوێن ڕووداوەکە. هەتا ئێستا هۆکاری ئەوە دیار نییە کە بۆچی دوای 5 کاتژمێر تەرمەکان نەگوازراونەتەوە پزیشکی دادی سۆران. بەڵام ئێستا هێزە ئەمنیەکان لە شوێنی ڕووداوەکە بوون. هێزێکی زۆری ئەمنی بوو خەڵکێکی زۆر لە دراوسێ و کەس لێرە ئامادەیان هەبوو
و تەرمی هەردوو کوژراوەکە گەیەندراوەتە لە ڕێگای ئێستا بەرەو پزیشکی دادی سۆران. هەوڵەدەم ئەگەر هێز ئەمنیەکان ڕێگە بدەن بچمە ژوورەوە شوێن ڕووداوەکەش بۆ ئێوەی بگوازمەوە.